سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە قایمقامیەتی قەزای ڕەواندزین دوای ئەوەی بەشێک لە هاوڵاتیانی شاری ڕەواندز گلەی ئەویان هەبوو کە هەندێک لە ماتۆرسکیلەکان بە شەو بە ڕۆژ بوونە تەمای بێزاری و هەراسانکردنی هاوڵاتیان ئەوە بوو بەسەرپەرشتی ئەحمەد قادر قایمقامی قەزای ڕەواندز لێژنەیەک پێکات لە هەریەکە لە ئاسایشی ڕەواندز پۆلیسی هاتوچۆ شەوی ڕابردوو هەڵمەتێکی دەست بەسەرداگرتنی ئەو ماتۆرسکیلیان دەست پێ کردووە. لە ئێستادا ژمارەیەک ماتۆرسکیل دەستی بەسەردا گیراوە. ئەو ماتۆرسکیلانەی کە بوونەتە هۆی بێزارکردنی هاوڵاتیان یا دەنجی دزۆزی ماتۆرەکانیان گۆڕیوە بۆ ئەوەی دەنگێشی بەرزی هەبن. هاوڵاتیانی ڕەواندز هەردەم گلەی ئەویان هەبوو کە ئەو جۆرە ماتۆرانەی لە کوچە و کۆڵانەکان ئەسوورێنەوە بوونەتە هۆی بێزارکردنی هاوڵاتیان. ئەوە بوو قایمقامیەتی قەزای ڕەواندز ئەو هەڵمەتەی پێکێنا. هەڵمەتەکەش تەنها ئەوە نیە لە شەوێکدا بەڵکو بەردەوامە بێت و بە دوواداچوونی زیاتریش لەسەر ئەو بابەتە ئەکەن. ئەو ماتۆرانێک کە دەستیشان بەسەردا گیراوە بە هیچ شێوەیەک نادرێتەوە خاوەنەکانیان هەتاوەکو مۆڵەت دەرنەهێنن. جگە لەوەش دەبێت بەڵێن نامەیەک پڕ بکەنەوە کە ئەوەی دەستکاریان کردو بووتە هۆی دەنگ بەرزی دزۆزەکانیان و یان هەر گۆڕانکاریەکیان لە ماتۆرەکان کردبێ ئەبێ بگەڕێتەوە شێوەی ئاسایی خۆی و ئەوجا ڕێگەیان پێ ئەدرێ بۆ ئەوەی ماتۆر بەکاربێنن. لە کوچە و کۆڵانەکان بە تایبەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزان تا درەنگانی شەو ئەو ماتۆرسکیلانە بووبوونە هۆی بێزارکردنی هاوڵاتیان و ئەوە بوو قایمقامیەتی قەزای ڕەواندز ئەو هەڵمەتەی دەست پێ کرد و بەردەوامیش دەبێت.